لە دوای نەمانی نەخۆشی کۆرۆنا بەڕێکردنی دوای نەخۆشی کۆرۆنا لە ناو نەخۆشخانەی قەڵا بۆ ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە نەخۆشخانەی قەڵامان داخست. طبعاً دوایەوە بەرنامەمان داناوە بۆ نەخۆشخانەی قەڵا کە وەکو بەشێک لە نەخۆشخانەی گشتی کەلار لە خۆی لە 2 قاوش پێک دێت لە 2 بەش بەشێکیانەکەین بە نەخۆشیەکانی هەناوی و بۆڕەکانی سنگ. ئێستا لە ئەمڕۆ کردومانەتەوە لەمە بە دوای نەخۆشیەکانی سنگ و بۆڕێکانی خوێن و نەخۆشی هەناویەکان لە ناو قاوشا داخلەکەین. لە بەرنامەوانە هەیە قاوشەکەی تری بکەین بە چاودێری چڕ و لەگەڵ بەشی قەستەرە و باڵۆن. طبعاً ئەمەشە پێشتر گرفتی ئەومان هەبوو نەبوونی جێگا و نەبوونی شوێنێکی باش کە لە ناو نەخۆشخانەی گشتیا بۆ نەخۆشیە هەناویەکان توانیمان لە ناو نەخۆشخانەی گشتیوە بیگوازینەوە بۆ ئێرە لێرە خزمەتی هاوڵاتیان بکەین. وە لە ئێستا دەتوانم بڵێم نەخۆش ئەو ئەوانەی کارمەندانی کە لێرە لە نەخۆشخانەی قەڵا داوامەکەن هەر کارمەندە خۆبەخشەکانن لەسەر پارەی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانن و ئەوەشە کارمەندی گەنجن کارمەندی بەتوانان ڕاهێنراون لەسەر ئەو بەشانە بۆیە بە باش مازانین بەشانە بکەینەوە لە ناو نەخۆشخانەی قەڵا بەردەوامی پێ بدەین بتوانین خزمەتێکی جیاوازتر لە جاران و خزمەتێکی باشتر و بتوانین بە شێوازێکی زۆر باشتر خزمەتی هاوڵاتیانی گەرمیان و لە ڕێم کارمەندە گەنج و لێ هاتووانەوە لە ناو نەخۆشخانەیە دووبارە دەست پێ بکەینەوە.